شعرێکە باسی دادپەروەریەکە لە کوردستان، دادپەروەری منوای بۆچم کە شعرێکی بەناوی بڕیار لە کوردستان دوای کوشتنی 4 سنەوبەر 5 ساوەڕمار دەستگیر کران. حەزەکەم دوای خۆی بەتان بخوێنێتەوە، من ڕەنگە وەکو خۆی نەیخوێنمەوە. لە کوردستان دوای کوشتنی 4 سنەوبەر 5 ساوانبار دەستگیر کران. پاش دادگایی و وردبوونەوە دادوەرەکان بڕیاریاندا تەور و مشار ئازاد کران، جۆگە و باران و هەتاویش بە سێدارە سزادران. کاک دکتۆر ئەمین هەتا کاکە ئازاد پشوێکەیە حەزەکەم خۆی بێت تێرێک شعرتان پێشکەش بکات. دەبم بە قولافی تەشی و لەگەڵ پەنجەت دەکەم وازی، یا دەبمە تاکەی گردانە و بە گەردنت دەبم ڕازی. شانازیە لە دار بدرێم بەگوێتەوە وەکو گوارە، جەستەی شلم سەما بکە لەگەڵ لەنجەت وەک کۆلارە. کێ ئەتوانێ وەک ڕوخساری میمکەتەلە 27 ساڵ پێ نەکەنێ؟ کێ ئەتوانێ کە ئافرەتێکی ڕەشپۆشی بە جێماوی ئەنفالی دی دەست لەسەر سنگی دانەنێ؟ کێ ئەتوانێ کە چیرۆکی نوگرە سەلمانی خوێندەوە کڵپەی گریان لە دەرونیا تاو نەسەنێ؟ کێ ئەتوانێ لە خەونیشدا جوێی لە قیژەی ناو بەنگەڵەی تۆبزاوا بوو ڕانەچەنێ؟ کێ ئەتوانێ وەکو شێرکۆ ئاوازی ئەنفال بژەنێ؟ کێ ئەتوانێ بەڵام بۆتە پەردەپەیژە و ڕێچکەی تۆنی سێتارێ، بەڕیشەی ناز کەمەی سرم تەژیەکە ئازارێ. بە ئوچی سوراوی لێوت کەوانی زمانم سازە، گەڕوم بۆتە باڵەبان و سۆزی ئاوازی ناوازە. هاوێنەی دڵوا هەڕێی کرد لەگەڵ سەمای دەبزنجارێ، چۆپی کێشانی فرمێسکە نۆژداری دڵان هاوارێ. خونچەی دەمەد ماسترۆیە و بە بزەیەک تاوەسەنێ، عەشقی منیش موزیسیانە و هێمای نیگای تۆژەنێ. خۆشەویستم ئەزانی چەند خۆشم دەوێ بڕوا بکە زیاتر لە خۆم، من ئەوەندە هۆگری تۆم بە ڕۆژ دەبم بە سێبەر و بە نهێنی لە دوات دەڕۆم. شەویش لە نێو ژوورەکەتدا لە ژوورسەرت دەسووتێم و